ڕێزدار شێخ مستەفا عەبدوڕەحمان سەرۆکیەکەتیە هاوردە و هەناردەکارن هەرێما کوردستانی لەگەڵمە. ڕێزدار شێخ مستەفا دەم باش سپاس بۆ ئامادەبوونەوە. سەرەتا پیرۆزباییتان لێ دەکەین بە بوونەی ساڵیادی دامەزراندنیەکەتی هاوردە و هەناردەکاران لە ئێوە و تەواوی هاوردە و هەناردەکاران پیرۆز بێتن ئەم ڕۆژە. ئەمە لە کاتێکدا دەگەنە ئەو ڕۆژە ئەم ساڵیادە دەکرێتەوە کە هاوردە و هەناردەکاران لە بەردەم کێشەیەکی بەردەوامدان کە ڕێگریەکان بەردەوامن بەرامبەر هەناردەکردنی بەرهەمەکان بۆ ناوەڕاست و باشووری عێراق. بۆچی بەردەوام ئەو کێشەیە؟ بەناوی خۆی گەورە سەرەتا ئێمەش سپاسی بەڕێستانەکەین و بەڕاستی نامەی پیرۆزباییشتان گەیشت. تەلەڤیزۆن 24 کەناڵێکی سەرکەوتووە، هیواداری ئینشاءالله زیاتر بەرەو پێشەوە بڕوات. بەنسبەت ئەم ڕێگری کە ئێستا کرێ لە بازگەکان لە دوو ڕۆوە لە ڕووی ئەوەی کە کاڵای دەرەکی کە هاوردەی هەرێمی کوردستانەکەین ئەبێ لە ماوەی 72 سەعات بڕوات. ئەگەر هات و 72 سەعاتی تێپەڕاند ناتواندرێ ئەو کاڵایە هەناردەی ئەو شارانەی عێراق بکرێ. ئەمە لە ڕوویەکەوە لە ڕوویەکی تریشەوە ئەو بەرهەمە خۆماڵیانەی خۆمان کە بەرهەم ئەهێنین ئەوانیش بەڕاستی ئاستەنگێکیان بۆ دروست کردووە کە ناتواندرێ ئەبێ تۆمار کرابێ لە بەغا. ئەگەر لەو کاتەشتا خۆی تۆمار کراوە لە هەرێمی کوردستان کە ئێمە عێراقین ئەبێ بتواندرێ کەوا تۆمار بکرێت لە هەولێر لە سلەیمانی هیچ ڕێگرێکی لێ نەکرێت، چونکە ئەمانش ئێمەش بەشێکین لە عێراق. بەڕاستی ئەمە ئاستەنگێکی گەورەیە و ئێستا ئەڵێ ئەو بەرهەمانشی کە بەرهەمە هێنن لەگەڵەوە شاکە تۆمارەکرێ بەرهەمەکانیش تۆمار بکەن کە چ بەرهەمێک ئەوان بەرهەم ئەهێنن. بەڕاستی ئەمە ئاستەنگێکی گەورە لە بەردەمایە و ئەبێ حکوومەت هەرێمی کوردستان بە شێوەیەکی دیپلۆماسی لەگەڵ حکوومەتی عێراقدا چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە، چونکە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئێمە بەرهەمە خۆماڵەکانی خۆمان کە بەرهەمی ئەهێنین ئەمانەوێت زیادی کەین، ئەمانەوێت بەرهەم زۆرتر کەین بۆی کە زیاتر بڕاتە ناو شارەکانی عێراقەوە. بەڵام ئێستا ئەگەر هاتوو ئەم ڕێگری هەبێ ئەوە بەرهەمەکان کەمە بێ و کەمەکرێتەوە و ناتواندرێ بە زۆری بەرهەم بهێنرێ. تۆمارکردنیش بە ڕۆژێک و دوو ڕۆژ و سێ ڕۆژ کۆتایی نایە. بەڕاستی لەوێش زۆر ئەخایەنێ، یعنی لەوانەیە بە مانگێ دوو مانگ سێ مانگ یاڵڵا تۆمار بکرێ ئەو کۆمپانیایە هیچ لە 50 ڕۆژ کەمتر ناتواندرێ. ئەمەش ئەستەنگێکە، یعنی ئەبێ حکوومەتی پرۆسەی تۆمارکردنی کۆمپانیا و کارگەکانی هەرێمی کوردستان لە بەغدا دەستی پێ کردووە، خۆیان تۆمار دەکەن. بەڵێ ئێستا دەستی پێ کردووە، هەنێکی کەم خۆیان تۆمار کردووە و زۆریش ماوە. بەڕاستی لە سا 85 ماوە خۆی تۆمار بکە، لە سا 15 خۆی تۆمار کردووە. ئێستا ئەوەی خۆی تۆمار نەکردووە ئەویش ئەبێ هەوڵ بدا خۆی تۆمار بکات، واتە کۆمپانیەکەی تۆمار بکات. بەڵام ئەویش وتم کاتی زۆر ئەوێ، بۆیە پێویستە ئەم ڕێگرێ نەمێنێ، یان حکوومەتی عێراق بیلەوە بکاتەوە کەوا بە یەک چاو سەیری هەموو عێراق بکات بۆ ئەوی کەوا بەرهەمی خۆماڵی خۆمان بەرهەم بهێنین بۆ هەرێمی کوردستان و عێراق و لە ئایندەدا ئێمە بتوانین هەناردەی وڵاتانی دەرەوەشی بکەین. کاک شێخ جا بەڕاستی ئەمە خودی حکوومەتی عێراقە کە خۆی دەزانێتن پرۆسەیەکی ئاوا تۆمارکردنێکی ئاوا سەدان و هەزاران کۆمپانیا کاتێکی پێویستە ڕۆتینیاتی هەیە. بەڕاستی خۆیەتی ڕێگریەکان لە بازگاکان، یعنی بە ئەمری حکوومەت بە ئەمری فەرمی بە نووسرا و دەکرێتن یان لایەن و کەسانێک و مستەفیدەکانن لە بازگاکان ئەو ئیشە بەردەوامی دەدەنێ و کێشەیە. بەنسبەت ئەو بەرهەمە دەرەکیانەی کە دێ لە ماوەی 72 سەعات بڕوە، ئەوە ئەمرێکی ئەنجومەنی وەزیرانە کە خودی محەممەد شیع سوودانی واژۆی کردووە لای ئێمە شەیە ئەو نووسراوە و ئەمە لە 12 مانگی دەی ڕابردوو و تەطبیق بوو کە بە هیچ شێوەیەک ناتواندرێ هیچ کاڵایەک لە ماوەی 72 سەعات ئەگەر هات و گەشت هەرێمی کوردستان تێپەڕی لە 72 سەعات ناتواندرێ بە هیچ شێوەیەک داخلی شارەکانی عێراق بکرێ. ئەمان نووسراوێکی ڕسمیە. بەنسبەت تۆمارکردنیشەوە ئەویش هەر بە کتابی ڕسمی ئەنجینە ناتواندرێ
بازگەکان لە خۆیانەوە ڕێگری بکەن وەلەو بێلەوەش بازگەکان ڕێگری لەو پێش هەبووە و زۆر کۆسپ و تەگەریان دروست کردووە بۆ ئەو هاوردەکارانەی ئێمە و بەرهەمهێنەرانی ئێمە ئەمانە شتێکی باش نییە حکوومەتی عێراق بێ بە بڕیارەکەی بچێتەوە بەڕاستی یعنی ئەمە وڵاتێکی تر نین ئێمە ئەگەر هاتوو هەرێمی کوردستان بە وڵاتێکی تر ئەزانێ زۆر باشە ئێمە بە خۆمان جیا بکەینەوە وەکو وڵاتێکی تر بەڵام ئەگەر هاتوو بە هەرێمێکی خۆی ئەزانێ ئەم ئەستەنگیانە جێگەی بەڕاستی نادروستە ئەمە ئەبێ بیری لێ بکاتەوە و نەتواندرێ بەم شێوەیە بەردەوام بێ چونکە ئەما بێتە ئاستەنگێک بۆ هەموو کارخانەکانی هەرێمی کوردستان. کاک شێخ بەزیاتر لەسەر ئەو 72 کات ژمێرەکە ڕابواستین کە ماوەیەکە جێبەجێ کراوە لە کاتێکدا کە بەشێکی زۆری بازرگانانی عێراق کۆگایان لە هەرێمی کوردستان هەیە لە نێزیک دەواازەکان هەیە لەو ناوچانە هەیە کە کەلوپەل کۆگا دەکەن دواتر هەناردە دەکەن. ئەمە چ زەرەرێکی دروست کردو لەو ماوەیەکە جێبەجێ کراوە؟ ئایا ڕازیم بەمە بە 72 کات ژمێرەکەش؟ چکە پێشتر ئەوە نەبوو ڕێگری بەتەواوی هەبوو ساڵانی ڕابردوو ماوەیە لەمەوە پێش لە ڕابردوودا هەرێمی کوردستان بوو بە سنتەرێکی بازرگانی بۆ هەموو عێراق واتە وەکو جەنابەت باسیەکەیت زۆر لە سەرمایەدارەکانی عێراق هاتبوون کۆگان گرتبوو لە هەرێمی کوردستان هەم لە زاخۆ هەم لە دوهۆگ هەم لە سلەیمانی هەم لە هەولێر ئەم کۆگایانە کاڵەکانی دەرەکی کە ئاهادیان خستە ناو ئەو کۆگایانەوە بە تایبەتی ئەو کاڵانی کە لە ئەوروپاوەیەت لە ئیبراهیم خەلیلەوە لە زاخۆ کۆگایەکی زۆر گیرا بوو کە ئەو کاڵانەی تێکرێ و بە شێوەیەکی تەدریجی ئەو کاڵانە بە پێی پێویست و بە پێی داواکاری ئەو کاڵانە هەناردەی شارەکانی عێراق کرا هەم هەرێمی کوردستان کۆگای گرتبوو هەم ئەو سەرمایەدارە عێراقیانەی کە هاتن لە هەرێمی کوردستانەوە کاڵانە بردووە ناو پارێزگاکانی عێراق بەڕاستی ئەمە زەرەرێکی گەورەیە هەم بۆ سەرمایەدارەکان هەم بۆ هەرێمی کوردستان باشە سەرمایەدارەکان عێراقی کە زەرەرێکی ئاوا گەورە دەبینن و بەشێکی زۆری عێراقیش پشت بەو هاوردەکردنە دەبەستێت کە لە هەرێمی کوردستان ئەوە دەکرێتن خۆیان ناتوانن یان هیچیان نەکردووە تاوەکو ئێستاوە گوشارێک لەسەر حکوومەتی خۆیان دروست بکەن چونکە ڕاستەوخۆ وەک بینیمان هاوکارمە لە ناو بازاری بەغدادا بە دوواداچوونی کردبوو نرخەکانیش بەرز بوونەتەوە. من ئەوە بە بەڕێزت بڵێم ئەوانی کە زۆر هاوردا کرێ لە وڵاتی سین وڵاتانی ترەوە خلیج و وڵاتانی تر لە ڕێگەی بەندەری بەسڕەوە دێ ئەوە ئەتیادی ئەوە بەڕاستی زۆرێک کە لێوە دێ ئەو گرفتەی نییانە ئەو گرفتیان نییە ئەو عەرەبانەی کەوا مەخازنیان گرتە بوو لە هەرێمی کوردستان لە بەسڕە گرتویانە بەڵام گرفتەکە بۆ ئەوەیە ئەو کاڵانی کە لە ئەوروپاوە زۆر دێ بە ئیبراهیم خەلیلە ئەوە بەڕاستی ئەوە گرفتێکی گەورەیە بەڵام ئێستا ئێمە بۆ ئەوەی کە سەرمایەدارانی هەرێمی کوردستان کە کاڵەکانیان لە بەسڕە دێن لە بەسرەوە هەمویان کاڵەکانیانە هەرێمی کوردستان لە مەخازن لای خۆیان دانەنا مەخازنەکانیان پڕە کرد ئەو کاتە بە شێوەیەکی تەدریجییان نرد ئەمە زەربەیە کە هەم لە سەرمایەدارە عەرەبەکان و لە هەرێمی کوردستان بە زۆری کە مەخازنەکانی ئێرە بەتاڵە بێ ئەچنە بەسرە مەخازن نەگرن یاخود لە بەغا مەخازن نەگرن بۆیە بەڕاستی ئەمە زەربەیەکی گەورەیە هەم لە هەرێمی کوردستان هەم لە سەرمایەدارە کوردەکان و هەندێک لە سەرمایەدارە عەرەبەکان کە لە ئەوروپاوەشە دێنن ڕاستەوانەی کەوا لە ئەوروپاوە یهێنن بەس بە ڕێگەی ئیبراهیم خەلیل هێنن ئەوانە ئەبێ گوشارێکی گەورە بخەنە سەر حکومەتی خۆیان کەوا بەڕاستی ئەمان کاڵاکانیان ئەبێ لە هەرێمی کوردستانەوە بە تەدریجی بۆیان ناڕوە ئەبێ هەموو کاڵەکان بێنە بەغا بەڵام ئەوانیش وابزانم ئێستا مەخازنەکانی کوردستان بەتاڵەکەن واچن لە بەغا لای خۆیان مەخازنەگرن کە لە ئەوروپاوە هێنن ئەیانەوە لە 72 سەعات بگەێنە مەخازنەکانی بەغا و لەوێ تەوزیعیکەن بەڕاستی ئەمانە چەند ساڵە هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی استراتیجی وەکو هەرێمێکی سنتەری بازرگانی بۆ عێراق ئەمانە تۆزێک لەلایەن قورس بوو کە هەرێمێکی ئاوا دەورێکی وا کاریگەری هەیە تۆزێ بەلایەنەوە قورس بوو بۆیە ئێستا ئەیانەوێ لە بەغا و لە بەسڕە و لە شارەکانی کە ئێمەش ڕاکێشن بۆی بتوانین لەوێ مەخازن بگرین و ئەو استراتیژیەی کە لە هەرێمی کوردستانە کەمی کەنەوە. کاک شێخ ئەمڕۆ لەگەڵ هەندێک خاوەن کارگە قسەمان کرد دەڵێن ئەگەر بەو شێوەیە بڕواتن
کاری خۆیان ڕدەگرن کارگەکانی خۆیان ڕدەگرن هەندێک هەیە بە تەواوی یان ڕێژەیەکی زۆر پشت بە بازارەکانی عێراق گرێ دەدەن لە هەرێمی کوردستان ئەمە زیانێکی گەورە بۆ خودی کەسەکە سەرمایه‌دارەکە بەرهەمهێنەرەکە دواتر بوو تەواوی ئابووری هەرێمی کوردستان لێ دەکەوێتەوە سەبارەت بە زیانەکان ئەوەی کە لای ئێوە تومار دەکرێت بەهۆی ئەو ڕێگریانە چییە؟ چ زیانێک هەیە لای ئێوەکە ئێوە ئاگادار بن؟ ئەگەر ئەبەو شێوەیە بێ ئەستەمە ئێمە زەرەرمەندێکی گەورە ئەکەین هەم خاوەن کارخانەکان خاوەن بەرهەمهێنەرەکان ئەوە ئەبنە هۆی ئەوەی کەوا بەڕاستی ئەو کارخانانەی کەوا دروستیان کردووە بڕێ پارێکی زۆر زۆری تێچووە و بەرهەمیان هێناوە هەمووی احتیمادیان لەسەر ئەو کارخانەیە و ئەو کارخانیان بەرهەمەکانیان کەمە بێتەوە ئەوە زەرەرێکی گەورە ئەکەن و لە ڕوویەکی تریشەوە هەرێمی کوردستان ئێمە وتمان ئەبێ بە هەرێمێکی بەرهەمهێنەر ئێمە چەند وەکو یەکێتی هاوردنکارن کوردستان کاروان لەسەرەوە کردووە کە هەرێمێکی بەکاربر بکەین بە هەرێمێکی بەرهەمهێنەر و ئێستا الحەمدوللا بەرەبەر هێواش کەوا کارخانەی استراتیژی دروست بووە کەم یان زۆر توانیوێتی بەرهەمێک بەرهەم بهێنێ لە ڕووی چیمەنتۆ پێویستمان بە کەس نییە ئێمە ئەینێرینە ناو شارەکانی عێراق پێویستێتی و لە ڕووی بەرهەمێنانی ئاسنەوە ئێمە هیچ پێویستمان نیە ئێستا پێویست ناکە لە دەرەوە بێنین هەتا ئەشینێرین بۆ وارزگاکانی عێراق و لە ڕووی شیرەمەنیەوە لە 150 تەختەی عێراق وەرێمی کوردستانی ژەکا ئەوەشجی دڵخۆشیە بەڕاستی ئەگەر هاتوو ئەم ئەستەنگی هەر دروست ببێ ئێمە وەکو هەرێمی کوردستان زەرەرمەندی گەورە بینکەوە ئێمە هەرێمەکەمان لە بەرهەمهێنەرەوە ئەبێتەوە بەکاربەر لەبەرەوەی کە ناتوانین بەرهەمێکی زۆرە بەرهەم بهێنین یعنی ئەبێمە ئیشی بۆ بکرێ و کاری لەسەر بکرێ بۆ ئەوەی کەوا حکوومەتی عێراق لەو بڕیارەی پێشکەس بێتەوە و بتواندرێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ کارەکانی ئەم کارخانانە بەرهەمەکانیان بە شێوەیەکی ئاسان ڕەوانەی ناو شارەکانی عێراق بکەن ئەمە زەرەرێکی گەورەیە گەر بەو شێوە بڕوات بەڵام پێویستە کە بیری لێ بکرێتەوە چارەسەرێک بۆ ئەم گرفتە دابدرێ باشە کاک شەخ ئەمە لە کاتێکدایە کە نێزیکی کوتایی ساڵی 2024 دەبین ئاماری ڕۆن یان تەقریبیش لە بەردەستی ئێوە هەیە بزانین لەگەڵ بەردەوامی ئەو کێشانە و بەربەستانەی کە عێراق بوو هەرێمی کوردستان دروست دەکاتن هاوردە و هەنەردە لە چه ئاستێک دەبووە ئەم ساڵ؟ بەڕاستی ئەمە ماوەی تقریبان 20 ڕۆژێکە ناتواندرێ یەکسەر دقیق دەربێنرێکە زەرەرەوە بەڵێ زەرەرەمەندمان کردووە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەڵام تهدید نییە یعنی دیاری بکەی بڵێ لە سەتا ئەوەندە بەس تا سەری ساڵ بە شێوەیەک لەوانەیە ئێمەش ئەو کاتە ئەتوانین ئەحسایەک دەربێنین بزانین تا چەند زەرەرمان کردووە بەڵام ئومێدەوارم بتواندرێ ئینشاءڵڵا گرفتە چارەسەر ببێ و بتواندرێ هەرێمی کوردستان ئەو هەرێمەی کەوا مەبەستم کاک شێخ بازرگانیەکەی گشتی بوو لەگەڵ وڵاتان و هەرێمی کوردستان بەڵێ ئەوەی کە ئێستا هاوردەی کاڵا کرێ لە وڵاتانەوە بەردەوامە من ناڵێم ئەوەستێ و کەم بووە چونکە بۆ کە ئەیهێنە هەرێمی کوردستان ئەگەر هاتوو ئێستا ئەو زەختەشیان لەسەر بێ زۆربەی لە بازرگانەکانی ئێمە ئێستاوا لە بەغا کۆگاگرن کە لە بەغا کۆگا بگرن ئەو کاڵانەی هێنن کە پێش 72 سەعات بڕواتە ناو کۆگاکان لە بەغا لە هەرێمی کوردستان ئێمە زەرەرمەندەکە ئەوەیە وەکو ترانزیێتی لێدێ کاڵا دێتە هەرێمی کوردستان ناوەستێ مەخازنەکان هەمووی بەتاڵە بێ بەخازنەکان چۆڵ ئەبێ و ئەبێ لە بەغا مەخازن بگرن ئەو کاتە کاڵەکانیان دێنن یەکسەر ڕاستەوە خۆیان بن بۆ بەغا لە مەخازنەکانی بەغا دایانێن من لە کاڵا کەم ناکە بەڵام لە مەوزوعی ماهیەتی هەرێمی کوردستان وەکو ترانزیێتێکی لێدێ ینی وەکو سنتەرێکی بازرگانی نامێنێ بەڵێ زۆر سپاس سەرۆکیەکەتی هاوردە هونەردەکانی هەرێما کوردستانێ ڕێزدار شێخ مستەفا عەبدوڕەحمان سلێمانی لەگەڵمە بووی دەم باش زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ کەناڵ 24 سەرکەوتوو بن سپاس سەرێ وا خۆش بە